ئێوارەتان باش لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی القەرار لەکم پێتان دەگەینەوە و بە خێرهاتنی میوانەکەمان بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و سوپاسی بەڕێزت دەکەم بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەرنامەی القەرار لەکم لە هەمان کاتیشدا سوپاست دەکەین بۆ هاتنت بۆ بەغدا. زۆر سوپاس بۆ بانگهێشکردنم، خۆشحاڵم کە لێرەم، خۆشحاڵم کە لە بەغدام و خۆشحاڵیشم کە لە ستودیۆکەتانم و سڵاویشم هەیە بۆ بینەرەکانتان. با دەست بکەین بە تەوەرەکانی بەرنامەکەمان. ناوت ناوی پاشای ئیمپراتۆریای میدیایە. لە ساڵی 500 پێش زاینی و لە 21 ئازاردا لە شەڕەکانیدا سەرکەوتنی بەدەستهێناوە. هەر بۆیە لەو ڕۆژەشدا ئاهەنگی جەژنی نەورۆز دەگێڕن. ئێوە وەک پاشایەک هاتن بۆ بەغدا بۆ بەدیهێنانی ئەو شتەی کە سەرکردەکانی پێشووتان نەیانتوانی ئەنجامی بدەن؟ ناوەڵڵا ئێمە وەکو ئیمپراتۆرێک نەهاتووینەتە ئێرە، ئێمە هاتووین بۆ ئەوەی کێشەیەک کە ئەمڕۆ هەیە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی فێدرال چارەسەر بکەین کە لێرەین. گفتوگۆیەکمان دەست پێ کردووە لە چوارچێوی قانونێک کە لە پەرلەمان دەرچووە، پێڵێن قانونی تەمویلی عەجزی مالی، و ئەم قانونە لە پەرلەمانی عێراقا دەرچووە بەبێ دەنگی نوێنەرانی هەرێمی کوردستان بدون مشاركة نواب الكرد. بەڵام قانونێکە کە ئێمە ئەبێ احترامی بگرین چکە پەرلەمان دەنگی پێداوە و ئێمە هاتووین بۆ ئەوەی ئەم قانونە جێبەجێ بکەین. لتطبيق هذا القانون. ئەم قانونە هەندێک التزامی خستووەتە سەر شانی هەرێمی کوردستان. هذا القانون جعل التزاما لإقليم كردستان. و ئێمە ئامادەین ئەو التزامانە جێبەجێ بکەین. مستعدون لتنفيذ تلك الالتزامات. بەس بەرامبەر بەو التزاماتانە هەندێک حەقیشمان هەیە. قبل الالتزامات هناك لدينا بعض الأمور. گرنگترین ئەو شتانە چین کە باسییان دەکەیت؟ خۆی دوو ئەرکمان پێش پێدراوە، یەکێکیان ئەوەیە کە ئەبێ داهاتی قیامی نەوت تەسلیم بکەین. علينا تسليم موارد النفط. لە عینی کاتیشە داهاتی غیرە نەوت تەسلیم بکەین. وفي نفس الوقت تسليم الموارد الغير النفطية أيضا. مقابل بەمە حسەیەکمان ئەدرێتێ لەو قەرزەی کە وەرگیراوە بۆ پڕکردنەوەی ئەو عەجزەی کە ئێستا هەیە. بالمقابل سيتم تسليمنا الحصة المحددة في قانون الاقتراض لإقليم كردستان. باشە ئەوە خاڵی سەرەکی ناکۆچیە کە ساڵانێکە باسی دەکەن. ئێوە وەک لایەنی کوردی وتان وەزارەتی نەوت و کۆمپانیای سۆمۆ ئەو هاوکێشەیان قبول نییە کە داهاتی نەوتی وەربگرن. واتە کێشەکە لای وەزارەتی نەوت و سۆمۆیە، بۆچی ئەو خاڵەتان ڕوون نەکردوێتەوە؟ بۆچی شەقامی عراقیشی ڕوون ناکەنەوە بە عەرەب و کورد و هەموو پێکهاتەکانەوە؟ خۆی کێشەکان زۆرن. کێشە تەنها لە مەوزوعی قانونی قەرز نییە و تەنها ڕەبتی بە ڕاتبی مۆڵەفینی ئێمە نییە. کێشەی جۆرا و جۆرمان هەیە، بەشێکیان ئەگەڕێنەوە بۆ تەفسیری دەستور. هناك مشاكل متنوعة بعضها تعود إلى تفسير الدستور. بەڵام ئێمە سەردانی ئێمە ئەم جارە تەنها لە چوارچێوەی جێبەجێکردنی قانونی قەرزە. ولكن زيارتنا هذه المرة هي في إطار تطبيق قانون الاقتراض. و ئێمە هەستێکمان لا دروست بووە کە جەوێکی ناسەحی هەیە لەناو سیاسەتی عێراق ئەمڕۆ. نحن نشعر الآن بأن هناك جو غير صحي في الأجواء السياسية العراقية. وبرو انتخاباتي شروين. ونحن نتجه نحو الانتخابات. بويا جورك لفشاري سياسي هي لسر همولايك. هناك نوع من الضغوطات السياسية على جميع الأطراف. بويا رنگ بأما بروسكي توزي قرصتر كردبت. ولربما هذه المسألة سوف تثقل هذا الأمر. شاری سیاسی لەسەر هەموو لایەنەکانە، کەواتە با کەمێک ڕازگۆ بین لەگەڵ گەلی عێراق و دوورکەینەوە لە دیبلۆماسیەت و پرسیارە دیبلۆماسیەکان و بە شێوەیەکی ڕوونتر پرسیار دەکەم بۆ ئەوەی تۆش بە شێوەیەکی ڕاشکاوانە وەڵام بدەیتەوە. ئەمڕۆ بۆشاییەکان لەلایەن هەندێک لە سیاسیەکان یان نوێنەرانی زۆرینەی حکومڕانەوە کە لایەنە شیعەکانن دروست دەکرێن
هەموو جارێک کە پرسیاریان لێ دەکەین بۆچی کێشەی داهاتی نەوت چارەسەر ناکرێت دەڵێن لایەنی کوردی ڕازینی داهاتی نەوت ڕادەست بکەن بەڵام کە قسەش لەگەڵ لایەنی کوردی دەکەین دەڵێن ئێمە ڕازین داهاتی نەوت ڕادەست بکەین لێرەدا دەگەینە بۆشاییە کە هەندێک لە پەرلەمانتارانی شیعە دروستی دەکەن ئایا ئەوە بە فشاری دەرەکیە یان ناوخۆیە یاخود ئەوە پلانگیێڕیەکە قوباد لە بەغدا دەیبینێت ئێمە لە مانگی 2019 لە سەردەمی بەڕێز دکتۆر عادل ڕێککەوتە بووین لەگەڵ حکوومەتەکەی دکتۆر عادل كنوت تسليم كين. من سنة 2019 اتفقنا مع رئيس الوزراء السابق عادل عبد المهدي على تسليم موارد النفط. وإما لچوارچەوی ئەو ڕێککەوتنە کە ڕێککەوتنێکی زۆر باش بوو چەندین ئەرک و بەرپرسیارەتی و مافی هەرێمی کوردستان دەستنیشان کرابوو بەڵام بەداخەوە ئەو ڕێککەوتنە کە ئەبوایە ببێ بە بەشێک لە موازنەی 2020 بووبرە نەچووە باری جێبەجێکردن لەبەرەوەی کە بەڕێز دکتۆر عادل ئیستیقالەی کرد کە ئیستیقالەی کرد بوو بە حکوومەتێکی کاربەڕێکەر کە بوو بە حکوومەتێکی کاربەڕێکرد نەیەتوانی ئەو موازنەیە بنێرێ بۆ پەرلەمان بۆی ئەساسی کێشەکەمان ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەما. الواجبات التي تم تحديدها خلال تلك الاتفاقات التي كانت الواجبة على إقليم كردستان الالتزام بها، لكن مع الأسف حكومة عادل عبد المهدي قدمت استقالتها ولم نرى في 2020 تطبيق لهذه الاتفاقات وعدم وجود قانون الموازنة. ئێمە زۆر جار ئیتیهامەکەین ئەکرین کە نەوت ڕادەست ناکەین یان داهاتی نەوت ڕادەست ناکەین. من حەزەکەم لێرە لەم بەرنامەجەوە بە جەنابتان و بە بینەرەکانتان بڵێن ئەو ئیتیهامانە دروست نین. ئێمە ئامادەبوونی خۆمانمان دەربڕیوە لە کاتێکدا کە نەوت بەرمیلێک نەوت لەسەر $60 بوو ئێمە ئامادە بووین بگەینە ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی فێدرالی بەڵام حکوومەت گواسترایەوە قەتعێک کەوتە ئیلاقەکان جەوە سیاسیەکە بەرەو ئینتیخابات ئێمەی برد و ئەو تەفاهمەی کە هەمان بوو لە مانگی 2019 ئەمڕۆ حستی پێ ناکەم لەو بیئەی کە من ئەم هەفتەیە کە من لێرە بوومە هەست بەو جۆرە تەفاهمە ناکەم کە لە مانگی 2019 هەستمان پێی کرد. كانت موجودة في سنة 2019 نهاية شهر 12. طيب باشە بەڕێزت دەزانیت خەباری ئەو بۆشاییە چەندێکە کە بەهۆی ئەو لێدوانە میدیایانەوە دروست بووە لە نێوان گەلی کورد و گەلی عەرەبی لە عێراق ئەوەش لە ڕێگەی کەناڵە عەرەبیەکان و لێدوانی سیاسیەکانەوە کە هەندێکیان دژایەتی کورد دەکەن چونکە هەڵمەتی هەڵبژاردننی پێشوەخت هەیە و لەو ڕێگەیەشەوە بۆشایی نێوان گەلی کورد و گەلی عەرەبی زیاتر دەبێت ئەوە لە دوا ڕۆژدا کاریگەری نەرێنی ئێجگار زۆری دەبێت لەسەر کۆمەڵگەی عەرەبی و کوردی. بە هیچ شێوەیەک نابێت کێشە هەبێت لە بینی شەقامی عەرەبی و شەقامی کوردی. زۆر تەبیعیە کێشمەکێش هەبێت لە بینی لایەنە سیاسیەکان لە بینی حکوومەتەکان زۆر تەبیعیە ئەمە بەشێکە لە ژیانی سیاسی بەڵام ئێمە لە سەردەمی حکومڕانی سەدام حوسەین نەمان هێشت کێشە هەبێت لە بینی کورد و عەرەب بۆیە بە هیچ شێوەیەک نایڵین کێشە هەبێت لە بینی کورد و عەرەب ئەمڕۆ لەم سەردەمەیکە کە حکوومەتێکی نوێ لەسەر حکومە و کە ئێمەش بەشێکین لەو حکوومەتە و لەو دەسەڵاتە بۆیە من باوەڕ ناکەم کێشە هەبێت لە بینی تاکی کوردێک و تاکی عەرەبێک لە عێراق. کێشەکان سیاسین کێشەکان پەیوەندیان بە حکوومەتەوە هەیە پەیوەندیان بە قانونەوە هەیە ڕەنگ بێ پەیوەندیان بە تەفسیری دەستورەوە هەیە بەڵام بە هیچ شێوەیەک کێشە نییە و نابێ هەبێ و ئێمە نابێ بێڵین کێشە سیاسیەکان شۆڕ ببێتەوە بۆ ناو کۆمەڵگا ئەوە ئەمانەتێکە کە هەمومان ئەبێ بیپارێزین. بەڵام لەم ڕۆدا کەسانێک هەن پەیام ئاراستەی شەقام دەکەن بە تایبەت لە پارێزگاکانی باشوور. من باسی پارێزگاکانی ڕۆژئاوا ناکەم کە وێران بوون. پەیامی ئەوە دەگەێنن کە لایەنی کوردی پارەی ئێوە دەدزێت و بودجە پەسەند ناکرێت چونکە لایەنی کوردی ڕێگە نادات و پاساوی ڕاستەقینە پێشکەش ناکەن وەکو نەخینەوە
کەوت. بەردەوام لایەنی کوردی دەخرێنە ناو قەیرانەکانەوە دەڵێن لایەنی کوردی پارەی نەوتی ئێوە دەدزێت. بۆچی ناوچەکانی ئێوە هەژار و بێپارەن و دانامەزرێن و هەستی هاوڵاتی بوونتان لا دروست نەبووە. ئێوە ئەمڕۆ ئەو ئالاگەیەن کە هەموو شکستی پرۆسی سیاسی وڵاتی پیادا هەڵدەواسرێت. ئەمە کارەساتە کە بەڕاستی ئەگەر ئەمە بوو بێ بە ئینتیباعێک کە شۆڕ ببوێتەوە لە ناو کۆمەلگایە من بە کارەساتیە بینم و ئێمە بە هیچ شێوەیەک نامانەوێ ببین بە بارگرانیەک لەسەر بەشەکانی تری عێراق و من خۆم بەش بە حاڵی کۆم وەکو بەرپرسێکی حکوومەتی کوردستان قبولی ناکەم پارە لە مەحافظەیەکی تر بسەندرێتەوە و بدرێت بە هەرێمی کوردستان. ئێمە داوای عەدالەتەکەین و من ئەگوێم لە ئازارەکانی خەڵکی ناسریە بووە، گوێم لە ئازارەکانی خەڵکی بەسرە بووە، گوێم لە معاناتی خەڵکی ناوچەکانی تری عێراق بووە. بەس بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان هۆکار نییە لەوەی کە لەو ناوچانە ئاوەدان نەکراوەتەوە. باشترین نمونە بۆ وەڵامدانەوەی ئەو تۆمەتە ئەوەیە کە لە ساڵی 2014ەوە تاکو 2018 تەواوی میزانی هەرێمی کوردستان بردرا. باشە لەو 4 ساڵە ئەو پارەی کە نەنێردرا بۆ هەرێمی کوردستان چی لێکرا؟ چەند جادەی پێکرا لە ناسریە؟ چەند خەستەخانەی پێکرا لە بەسرە؟ چەند مەشروعی پێکرا لە ناوچەکانی تری عێراق؟ بەپێی معلوماتی من ئەمڕۆ 6,000 مەشروع لە بەشەکانی تری عێراق ئەمڕۆ وەستاون لە کار کەوتون لەبەرەوەی کە تەمویل نەکراون. باشە ئەو 4 ساڵەی کە پارەی ئێمە بڕدرا کە ئێمە پارەمان وەرنەگرت چی لەو پارەیە هات؟ من ئەمە ئەو پرسیارەمان لە حکوومەتەکانی ڕابردوو کردبوو و لەم ساڵەش لە 2020 تەنها 6 جار تەمویل کراوین وەکو هەرێمی کوردستان. لەم ساڵێکە 12 مانگە 6 جار تەمویل کراوین. یعنی بڕێک پارە هەیە کە ئەبوایە بەهاتایە بۆ کوردستان بەڵام نەهاتووە. ئەو پارێ لەکوێ و بەچی سەرفکراوە؟ ئەگەر ئەو پارەیە بۆ ئاوەدانکردنەوەی ناسریە سەرفکرابوو بێ منەڵێم پیرۆزیان بێ و پێم خۆشە و دەستیان خۆش بێ. بەڵام من ناڕەزایەتەکانی ئەو ناوچانەش گوێ لێیە بێجگە لە ناڕەزایەتی ناوچەکانی تر. واتە لە ساڵی 2014ەوە تا 2018 پشکی خۆتان بە بودجەی گشتی وەرنەگرتووە. لە بودجەی گشتیدا پشکی خۆتان وەرنەگرتووە. لە پارێزگاکانی باشوور نەجادەیەک کێرتاو کراوە نە هیچ شتێک بنیاد نراوە. بەڵام ئەم ڕۆژەقام ساڵانی ڕابردووی بیر نییە و دەوێت بزانێت لە کۆبوونەوەکانی ئێوەدا چی ڕوویداوە. ئەو قسەی کە باس کرا سەبارەت بە پارە و لەگەڵ کوتلەکانی کوتلە شیعەکانی ناو پەرلەمان و زۆرینەی حکومڕانیش باستان کرد. ئایا باسی چارەسەرتان کرد؟ پێتان وتن کە ئێوە 4 ساڵە هیچ بڕەپارێکتان نەداوە بە ئێمە بەڵام ئێوە هیچ پرۆژەیەکی ئاوەدانیتان جێبەجێ نەکرد و پارەمان بدەنێ بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانی کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە؟ بەڵێ بەتاکید ئێمە باسمان کردووە بە تایبەت لەگەڵ لایەنە سیاسیەکان چکە لایەنە سیاسیەکان نوێنەری ئەو خەڵکن نوێنەرایەتی ئەو خەڵکە ئەکەن کە ناڕەزایەتیان هەیە بە زروفیان بە ژیانیان بۆیە بیسان تەقدیرم هەیە بۆ ئەو ناڕەزایەتیە بەس ئیشی ئێمەیە بۆیان ڕوونکەینەوە کە ئەگەر ئیشێک نەکراوە لە ناوچەکەیان ئەگەر مەشروعێک جێبەجێ نەکراوە لە مەحافزەکەیان ئەوە خەتای ئێمە نییە. خەتای ئەوە نییە کە هەرێمی کوردستان ڕەنگ بێ لەو ساڵانەی کە گەشەیەکی زۆری بەخۆیەوە بینی ئەوە ڕەنگوێ خەتای هەرێمی کوردستان چاکەی کردووە بۆ ناوچەکەی خۆی کە ئاوەدانی کردووە کە ئیسیسمارێکی زۆری بان کردووە بۆ ناوچەکەی خۆی. بۆیە ئێمە دیسانەوە هەر ناوچەیەک ئەگەر غەدری لێکرابێ ئەگەر زوڵمی لێکرابێ ئەوە دڵی من خۆش ناکە. من پێم ناخۆشە هەرێمی کوردستان ئاوەدان بێ و ناوچەکانی تری عێراق لە ئاستی چاوەڕوانی ئێمە و ئەو خەڵکانە نەبێت. بۆیە پەیامم لێرە بۆ شارعی ئەو ناوچانەی عێراقەوەیە کە ئێمە هاوخەمین لەگەڵیان و بە هیچ شێوەیەک ئێمە نابین بە سەبەبی گەیاندنی زیان پێیان و بە هیچ شێوەیەک پارەی ئەوان نەیێت بۆ کوردستان نە لە کوردستان سەرفەکرێ و بلا بۆ ئەوان سەرف نەکرێت. ئەوە ئەبێ لە ڕێگای چاودێرەکانی خۆیانەوە و نوێنەرەکانیان لە پەرلەمانەوە ڕقیبێکی باشتر بن لەسەر شێوازی جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەت و جێبەجێکردنی موازنەکانی حکوومەت. وكذلك صرف الموازنات السابقة.
بە کورتی ئەپرسم ئێوە لە بەغداد چیتان دەستکەوت؟ عقلێتی سیاسی لە بەغداد چۆن مامەڵەتان لەگەڵەکات؟ بە دانیشتنت لەگەڵ پەرلەمان و گفتوگۆکردنت لەگەڵ سیاسیەکان لەگەڵ هێڵی یەکەم ئەو وتارە کە لە میدیاکانەوە باسی دەکەن لەگەڵ ئێوەش بەکاریان هێنا من بە دوای ئەو خاڵانەدا دەگەڕێم بۆ ئەوەی بۆ بینەری عێراقی ڕوون بێت بۆیە هەوڵە دەم ئامادەبوونت بقۆزمەوە بۆ دەرخستنی کۆمەڵێک خاڵی ڕوون و ئاشکرا بە وردی. وڵا ئەوەی کە من بینیم و ئەوەی کە من گوێم لێ بوو ئەو معاناتە بوو کە على أساس هەرێمی کوردستان بحكم گەشەکردنی بحكم التنمية والإعمار الموجودة فيه بحكم أوي كرنج بباشتر توانيويتي إداري ناوشكاني خوي داو استطاع أنه إدارة موارده بشكل جيد كأو نعدالتي ونهاوسنجي كاستهيا أبي عكس بكرته التوازن الموجود يجب أن تعكس من أو بيامك بوك من بهم جيش بورە قسەکەت پێدەبڕم واتە دەبێت هەولێر و سلێمانی و دوهۆک بێنە ئاستی ئەنبار و ناسڕیە بۆ ئەوەی چینی سیاسی ڕازی بێت. من پێم وایە فشارێکی سیاسی هەیە کە ئەو گەشەکردنەی کە کوردستان بەخۆیەوە بینیوێتی ئەبێ ڕابگیرێت تاکو شوێنەکانی تری عێراق بگێنێتە ئەو ئاستە کە من پێم وایە ئەوە غەڵەتە جارێکم ئەو تەقیمە غەڵەتە کوردستان نە کوردستان ئەڵمانیایە و بەشەکانی تری عێراق وڵاتێکی زۆر دواکەوتون نە حکوومەتی حکومڕانی لە عێراقیش ئەوەندە پێشکەوتوو بێ وەکو حکوومەتێکی زۆر مؤسساتی بێ و کوردستان وڵاتێکی دەرەجەی سێهەم بێت. حقیقەتێک هەیە کەم و کورتی لە تەواوی عێراق هەیە لە سیستەمی حکومڕانی عێراق هەیە بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە لە جاتیەوەی ئێمە تۆهمەت ئاڕاستەی یەکتری بکەین بابین کێشە گەورەکان چارەسەر بکەین. يجب أن حل المشاكل الموجودة. عێراق دووچاری کێشەی گەورەی دارایی و ئابووری بووەتەوە و ئەمە دڵی من خۆش ناکە چکە من بەشێکم لە وڵاتە و حکوومەتەکەی من ناتوانێت ناجح بێ. ڕاددەگرن لێرەدا کە دەڵێیت من بەشێکم لە عێراق ئەمڕۆ بە وتاری سیاسی خۆتەوە هاتوویت بۆ لای چینی سیاسی عێراق بۆ پێی کە ئێوە بەشێکن لە عێراق یان وەکو ئەوەی لە پرۆگرامەکانمانەوە دەوترێت کە گوایە کوردەکان وەکو دەوڵەتێک هەڵسوکەوت دەکەن. نا ئێمە بەشێکین لەم وڵاتە ئێمە بەشێکی ئەساسین لەم وڵاتە و ئێمە ئەمانەوێ ئەم وڵاتە بە تاوەتی لە زاخۆوە تاکو و بەسڕە گەشە بکات لە ساڵحی منە وەکو کوردێک لە ناو عێراق عێراقێک ببینم کە گەشە بکات عێراقێک ببینم کە اقتصادەکەی بەقوت بێ عێراقێک ببینم کە لە ئاستی نێودەوڵەتیە جێی خۆی هەبێت و قووەتی خۆی هەبێت. من هیچ ئیسیفادەی وەکو خەڵکێکی ئەم وڵاتە حەز ناکەم ئەم عێراق لاواز بێت تاکو من بڵێم وڵات کوردستان باشە ناوە هیچ سوودی نییە نەبوو عێراق نەبوو خەڵکی کوردستان. ئێمە حەزەکەین بەشێک بین لە عێراقێکی بەقوت کە اقتصادێکی بەقوەتی هەیە کە پەیوەندی بەقوەتی هەبێت لەگەڵ تەواوی کۆمەلگای نێودەوڵەتی و پەیوەندێکی بەهێزی هەبێت لە ناو خۆیدا ئەو لە مەسلحەتی خەڵکی کوردستان. ئەو جدیەت و ئاواتەی کە هەتە بۆ عێراقێکی بەهێز لە ڕووی ئابووری و سیاسی و پەیوەندیەکانیەوە لەگەڵ دەوروبەر ئایا ئەو وتارەی کە بەڕێزت پێشکەشت کرد قبول کراو بوو لە کاتی دیدارت لەگەڵ سەرکردە سیاسیەکان واتە هاوبەش بوویت لە بنیادنانی عێراقێکی بەهێزدا؟ ڕاستی تەوێت ویستت سەریح بم ئەمە سەریح بم لەگەڵ تا ئەمە تا بەرەبەیان ئێمە قسە لەگەڵ یەکتری بکەین قسە ناخوایتر قسە ئەو گومانە عیلاج ناکە. ئەمڕۆ بێسیقەیەک هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەو بێسیقەیە وای لێ کردووە و ئەم هەموو ساڵی ڕێککەوتن و ڕێک نەکەوتن و ڕێککەوتن و ڕێک نەکەوتن وای لێ کردووە کە قسە بکەین ئەو قسەیە جێی خۆی ناگرێتەوە. وهذه جعل من هذه المشاكل أن يكون هناك نوع من عدم التفاهم نتيجة التجربات الموجودة التي مرت خلال السنوات. أمر روجي إيش كردنا روجي أويا كم در قسب كين زيادة إيش بكين. بدل الكلام أن نعمل ونفعل أكثر. عراق دوچاری کێشەیەکی گەورەی دارایی بووەتەوە
العراق يواجه أزمة مالية كبيرة پێویستی بە ئیسلاحێکی ڕاستەقینەیە. ويحتاج إلى إصلاح حقيقي. ئێمە لە هەرێمی کوردستان هەندێک ئیسلاحمان دەست پێ کردووە. نحن بدأنا في إقليم كردستان بمجموعة من الإصلاحات. وڵاتانی جیهانی هاوکاری عێراقن ئەمڕۆ بۆ ئەوەی پیاچوونەوەیەک بە سیستەمی حکومڕانی خۆشی بکە. والدول العالمية تساند العراق اليوم في مراجعة سياساتها أيضا. سوودی نییە من بە ئیسلاحی خۆمەوە مەشغوڵ بم و بەڕێزان لە حکوومەتی فەدرالی بە ئیسلاحی خۆیانەوە مەشغوڵ بن و ئەم دوو ئیسلاحە هیچ پەیوەندی بە یەکەوە نەبێت. وليس من مصلحتنا أن ننشغل بإصلاحاتنا ونترك إصلاحات إخوتنا في الحكومة الفيدرالية ولن يكون هناك أي تفاهمات بين الطرفين. كاتي هاتووە ئێمە هەندێک لەم پرۆژانەی ئیسلاح یەک بخەینەوە. يجب علينا توحيد هذه المشاريع الإصلاحية. ئێمە کێشەی بندیوارمان هەبوو. نحن لدينا مشاكل الفضائيين. نەمانەزانی مەعاشە دەین بە کێ. لم نكن نعرف إلى من تعطى الرواتب. هاتین لە ماوەی 6 مانگ هاتین بە سیستمێکی بایۆمەتری هەموو ئەو کەسانەی کە موچەیەک یان منحەیەک وەرەگرن تۆمارمانکردن لەم سیستمەیە. وجئنا بنظام إلكتروني ووفق النظام البايومتري وسجلنا كل من يستلم الرواتب والمستحقات. بۆمان دەرکەوت چەند کەس زیاتر لە یەک موچە وەرەگرێ، بۆمان دەرکەوت کێ بە نایاسایی موچە وەرەگرێ، کێ لەکوێ مەعاشێک وەرەگرێ و بۆ. وقد توصلنا إلى من يستلم أكثر من راتب ومن يستلم مستحقات ومن يستلم أكثر من راتبين أو 3. ئەمە شەستە هاوکارە بێ بۆ ئەوەی سپەینە بتوانین حجمی حکوومەتەکەمان بگونجێنین لەگەڵ ئەو ئیشەی کە پێی سپێردراوە. ونحن يكون هذا من صالحنا مستقبلا أن نكون مع حجم حكومتنا ومصالحها. ئەمە تەجروبەیەکی ناجح بۆ لای ئێمە ئامادەین باسی ئەم تەجروبەی خۆمان بکەین لەگەڵ برادران لە حکوومەتی فەدرالی. هذه تجربة ناجحة لنا ونحن مستعدون أن نطرحها مع أخوتنا في الحكومة الاتحادية. چەندین چاکسازیش ئەنجام دراوە لە ناوەن حکوومەتی فەدرالیەوە کە ڕەنگ بە ئێمە بتوانین ئیستیفادەی لێ بکەین. هناك عدة إصلاحات حدثت في الحكومة الاتحادية ومن الممكن أن نستفاد منها نحن. يعني ئێمە بەس ئەو شعارەکان لە بینمانە و ئەبێ دەستور وابێ و بێ قانونەکان وابێ هەندێک ئیشی عملی هەیە کە ئەتوانین بەیەکەوە بیکەین. يكفي شعارات أن نقول أن القانون كذا والدستور كذا، يجب علينا العمل فعليا. ئێمە مشکلەی حکومڕانیمان هەیە لە عێراق بەگشتی بە هەرێمی کوردستانیشەوە. نحن لدينا مشكلة السلطة سواء في العراق وفي إقليم كردستان أيضا. حکومڕانی. السلطة. ئەم شێوازی بەڕێوەبردن کێشەیە لێرە. نحن أسلوب السلطة، أسلوب إدارة الدولة هنا مشكلة. ئەم کە ئێستا تۆ یەکێک بپرسی معاناتی چیە؟ معاناتی ئاوە، معاناتی کارەبایە، معاناتی خزمەتگوزاریە. عندما تسأل أي شخص ما هي مشكلتك يقول لك مشكلتنا الماء والكهرباء والخدمات. ئەم مشکلانە لە ڕێگای ئیدارەیەکی باشتر چارەسەرەکرێ. هذه المشاكل تتعالج مع إدارة جيدة وناجحة. ئەزمە گەورەکە ئەزمەی حکومڕانیە، ئەزمەی بەڕێوەبردننی دەوڵەتە. الأزمة الكبيرة هي أزمة السلطة وأزمة إدارة الدولة. بۆیە ئەمە ئیشێکی تەکنیکیە. وهذا أمر فني. پێویست ناکات لایەنە سیاسیەکان بێنە سەر خەت و بڵێن ئەم پرۆسەیە بۆوە ئاڵۆزە بۆ ئەم هەموو ڕوتینە بەم شێوەیە هەیە. لا يجوز للأطراف السياسية أن تتدخل في هذا الأمر وتقول لماذا هذا الأمر بهذا المسار ولماذا هذا الأمر هكذا. بۆیە من پێم وایە هێزی خۆمان یەکخین ئەتوانین بەشێکی زۆری کێشە ئیداریەکان چارەسەر بکەین. لێرەدا قسەکەت پێ دەبڕم هێزە سیاسیەکان هەندێکیان دەزوەردان لەو کارە تەکنیکیانەدا دەکەن چونکە ئیرادەیەکی دەرەکی هەیە کە پاڵیان پێوە دەنێت بەو شێوەیە کار بکەن. ئەوەش قسەی زۆرێک لە سیاسیەکانە چ ئەوانی ئەمڕۆ یان ئەوانی ڕابردوو لە بواری کارەبا و داهاتەکانی نەوت ئیرادەی دەرەکی و دەستێوەردانی دەرەکی هەیە کەواتە ئەوە ویستێکی تەواوی عراقیەکان نییە چونکە وەک خۆت دەڵێ چارەسەرەکان ئاسانن. تكون الحلول بسيطة كما حضرتك تتحدث. خۆی ئەگەر ئێمە هەموو شتێک بە سیاسی بکەین هیچ حل ناکەین. نحن إذا نربط كل أمر بالسياسة فإننا لا نستطيع معالجة أي أمر. کێشەیەکمان هەیە لە کارەبا لە هەموو عێراق بە حکوومەت چارەسەرەکرێ. هل تتعالج من قبل الحكومة؟ یان پێویستمان بە دعمی ئیستیسماری نێودەوڵەتیە لە پێناوی. أم نحتاج إلى دعم واستثمار دولي؟ ئەگەر بە حکوومەتێکێ دەفەرمو بڕۆ بیکە. إذا تتعالج من خلال الحكومة فتتعالج هذه المشكلة. بەس ئەگەر
بە حکوومەت و بە توانای حکوومەت نەکرێت عیبیتیانە بچی داوای یارمەتی لە دەرەوە بکە یان هانی ئیستیسمار بدەیت لە مەجای کارەبایە لە مەجای ترا. وإذا كانت تتعالج من خلال الحكومة وقدرات الحكومة فليس عيبا أن تتجه نابێ بترسین لە ئیستیسماری نێودەوڵەتی نابێ بترسین لە ئیستیسماری نێودەوڵەتی. نحن نحتاج إلى استثمار دولي. بعكسه أبي هاني استثماري نێودەوڵەتی بدەین. وعلى العكس يجب أن نساند وندعم. أبي جوێکی ملائم دروست بکەین بۆ ئەوەی خەڵک بوێرێ بێتە ئێرە پارەی خۆی سەرف بکە. وأن نخلق جو مناسب لكي يأتي المستثمرين. لە نەتیجە هاوڵاتیەک لە سلەیمانی بێ لە بەغا بێ یان لە بەسرا بێ حەقی نییە کێ کارەباکەی بۆ دابینەکە مهمەی کارەباکەی بۆ دابین بکرێ. مواطن في البصرة أو في سليمانية أو في بغداد ليس لديه مهما من يوفر له كهرباء، المهم أن يتواجد له كهرباء. لا سەرەتای دیدارەکەدا پێم وا بوو کە دۆسەی کوردی دەبێت و بە ناوی گەلی کوردەوە قسە دەکەیت و باسی نەهامەتیەکان و خۆپیشاندانەکان و کێشەی موچە دەکەیت. بەڵام پێم سەیرە کە بەرپرسێکی کوردی وەکو تۆ بۆ قورساییەکی هەیەی بە شێوەیەکی وەها عێراقیانە قسە بکەیت. باسی نەهامەتی تەواوی وڵاتێک دەکەیت بەسڕە و کێشەی کارەبا و بەرهێنانی دەرەکی و باسی زۆر شتت کرد و منت لە کێشەکانی هەرێم دوورخستەوە. ئەوەش جێگەی دڵخۆشیە بەڵام بۆ زۆرێک لە چینی سیاسی شتێکی چاوەڕوان نەکراوە. وڵی ئیشەڵا هەر دڵت خۆش بێت. من پێم وایە سیاسیەکانیش بێت دڵیان خۆش بێت. أنا سعيد جدا بهذا الأمر ويجب على السياسيين أيضا أن يكونوا سعيدين بهذا الخطاب. شتێک کە بە وڵاتەکە باش پێ بۆ ئەبێ پێیان ناخۆش بێت. من شانازی بە کوردبوونی خۆمەکەم. بەس ئەمەوێ لە وڵاتێکا بژیم کە گەشە بکات. أنا أفتخر أنني كردي ولكن أنا أريد أن أكون في بلد مزدهر. من پێم خۆشە کە پێگەی عێراق لە ئاستی نێودەوڵەتی پێگەیەک بێ کە مستەسمر لە هەموو پارچەکانی دنیاوە ئامادە بن لێرە پارەی خۆیان سەرف بکەن. أنا أتمنى أن أرى مكانة العراق مكانة كبيرة وأن يجذب جميع المستثمرين من أي بقاع الأرض ويستثمر في العراق. ئەمەش پێویستی بە ئارامەیەکی سیاسی هەیە بۆ ئەوەی ئەو جەوە دروست ببێت. وهذا يحتاج إلى استقرار سياسي قبل أن يتشكل. کەس ئامادە نییە لەم فەوزایە بێت ئیشی خۆی بکە و ئیستیسماری خۆی بکات. لا أحد يستعد أن يكون في هذه الفوضى ويشارك في الاستثمار. باشە تۆ باسی سەقامگیری سیاسی دەکەیت لێرەدا باسی ڕۆڵی خواڵێخۆشبوو مام جەلال دەکەن کە هەمیشە لایەنە ناکۆکەکانی ئاش دەکردەوە. هەمیشە هەوڵی دەدا عێراق خاوەنی ئەو پێگەیە بێت کە شایەنێتی. ئایا هاتنی تۆ بۆ بەغدا سەرەتای گۆڕانی سیاسەتی تۆیە بەرامبەر بەغدا و تۆ کۆتایی بە ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا بهێنیت؟ ناڵێم نێوان بەغدا و هەولێر دەڵێم نێوان بەغدا و هەرێم. لە پێشەکی من بە تەنیا نەهاتووم. بداية أنا لم أتي لوحدي. نوێنەرایەتی حکوومەتێکەکەم کە دوێنەرایەتی قەزیەیەکەکە. ويمثل قضية. بەڵام ئێمە گەیشتوینێتە ئەو قەنەعەتە کە بۆ ماوەیەکی زۆر وەکو هەرێمی کوردستان غایب بووینە لە بەغا. وأنا وصلت إلى قناعة أن هناك لنا في بغداد في إقليم كردستان غاية. ئەوەندە مهتەم نەبووینە بە گەشەکردنی و گەشە پێدانی عێراق. من ئەوە اعتراف ئەکەم. وكان لنا غياب ولم نهتم كثيرا واعترف أنا بهذا أنه لم نقدر كثيرا للازدهار في العراق. وكيش سياسيەکانیش وای لێ کردووە کە حساسیت دروست ببێت لە بینمانە. والمشاكل السياسية خلقت بيننا فجوة وحساسية. بەڵام ئێمە لەم کابینەیە کە لە مانگی حوتی 2019 سوێنمان خوارد یەکەم ئیشمان دوای دەست بە کاربوونمان وەکو کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم ڕۆژ هاتینە بەغدا. ونحن في بداية تشكيل هذه الكابينة الحكومية وأداء القسم كان أول عمل لنا هي زيارة بغداد. نەچوین بۆ تاران، لم نذهب إلى طهران، نەچوین بۆ تورکیا، ولم نذهب إلى تركيا، ونەچوین بۆ ئەمریکا. ولم نذهب إلى أمريكا. هاتین بۆ بەغدا. جئنا إلى بغداد. وهاتینە ئێرە وتمان ئێمە ئەمانەوێ لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە. ونحن جئنا وقلنا نريد فتح صفحة جديدة. وإما بغداد بعمق استراتيجي خۆمانی ئەزانین. ونحن نرى بغداد عمق استراتيجي لنا. ئایا دەرگاکان بەڕووتاندا کراوە بوون بۆ ئەو پرۆژەیە؟ ئایا بە سیاسەتی حکوومەتی بەغدا دڵخۆش بوون؟ ئەبوو هەیە بەڕێز کازمی، بەڕێز حەلبوسی، دکتۆر بەرهەم ساڵح؟ بەڵێ پێشوازیان لێکردین و پێم وایە هەرە و سەردەمەش لە بڵین سەردەمی بەڕێز دکتۆر عادلیش بوو بێگومان ئەو دەرگایە کراوەیە بەڵام کە چوویتە ناو دەرگاکەیە و چوویتە ناو ژوورەکەیە و
ئەیە ئێستا ئەو قسانە چۆن تەرجمە ئەەکەی بە ئیش؟ حتى لو ذهبت إلى الباب الآن المسألة كيف تترجم تلك الأقوال إلى أعمال. ساڵێکی قورسمان هەبوو. عبرنا سنة ثقيلة. کۆتایی 2019 ئاسان نەبوو. و2019 لم يكن سهلا. بدایەتی 2020 ئاسان نەبوو. ولم يكن سهلا بداية 2020. وە گۆڕینی حکوومەت لە بینی حکوومەتی دکتۆر عادل و دوای چەندین مڕەشەح پێشنیار کرا و دوای ڕێککەوتن لەگەڵ لەسەر بەڕێز کاظمی ئەمانە هەمووی کێشەیان دروست کرد لە بەردەم جێبەجێکردنی ئەم نیەتەی کە ئێمە هەمان بوو و ئەوەی کە هەستیشمان کرد هەیە. باش ئێستا حکوومەتی بەغدا دڵی خۆشە، خۆشحاڵە بە هاتنی ئێوە و خۆشحاڵە بە پرۆژەیەکی نیشتیمانی بۆ عراقێکی بەهێز کە تۆ باسی دەکەیت. بەڵام لە هەمان کاتدا قسە شتێکە و کردەوە شتێکی ترە. تا ئەم ساتە ئێوە نەگەیشتونەتە ڕێکەوتن. بۆ سەرەتاوتت گەلی عراق بێزار بۆ لە بەرزکردنەوەی دروشم. دروشمەکانی حکوومەت شتێکن و واقعیش شتێکی ترە. ئەو واقعی کە ئێوە لە بەغدا بینیتان وای لێکردن هەست بکەیت جددیەتێک هەیە بۆ ئەوەی عراقێکی یەکگرتو هەبێت یان بۆشاییەکە بەردەوام دەبێت تا هەڵبژاردنەکان دەکرێت و پاشان لە کەناڵەکانەوە دەڵێن کوردەکان پارەی ئێوە و پارەی گەلی عراقی دەدزن و ناوچەکانی خۆیان لەسەر حسابی ناوچەکانی خۆیان ئاوەدان دەکەنەوە. من دەگەڕێمەوە ئەو خاڵەی کە لە سەرەتای ئەم ئەڵقەیە داوتم. دۆخەکە قورسە. الوضع صعب. و فشارەکانی کە هەن یارمەتی دەرنین. والضغوطات الموجودة لا تساعد. وبيئة انتخاباتيش يارمتي درنيا. وبيئة الانتخابات لا تساند أيضا. بيقومان درجات مزايدة زور زيادة كردوا. ودرجات المزايدات السياسية في ازدياد. فشاري شقامش تأثيري هي. وضغوط الشارع أيضا له تأثير. بلام من دائما لو باوردام كقائدي سياسي أبي خاون رؤيا بيت وآزابي لبرياردان. وأنا أرى أن القائد السياسي يجب أن يكون صاحب رؤية وله حرية في القرار. نابي لان فيسبوك وآراست بكره. لا يجب أن يقاد من خلال الفيسبوك. نبي خوي برياري خوي هبه رؤياكي هبه وآزابي لبناوي جابجي كردني. ويكون له قرار ويكون حرا في تطبيق القرارات. بلام مقوم وكو سياسية كلنا حكومتهم أزانم أما هم الروجك أسانية. وأنا كسياسي وكممثل في الحكومة أرى أن هذا الأمر ليس سهلا. بويا من هستا كم نيت هي بو ريكوتن. لذا أنا أرى أن هناك نوايا للاتفاق. بلام هشتا أو تفسير وتيرواني نغلطة هي برامبر بهرمي كردستان. ولكن هناك وجهة النظر الخاطئة تجاه إقليم كردستان. وشور بوتولنا وأنجمني نوينران. وقد تأثرت في مجلس النواب. واللويش وشور بوتوبنا وشقام. وأيضا هناك أثرت هذه المشاكل أيضا على الشارع. وأبي لقل شقام عاشت ببينوا. يجب أن نتصالح مع الشارع. أبي راستي كان يعني بيشكش بكين. يجب أن نقدم لهم الحقائق. نايم بلهم هيج كمو كرتيمان نبوة وهيج كمو كرتيمان نية. لا أقول أننا ليس لدينا أي تقصير في هذا الاتجاه. عموما بشك بوين لو مشكلاني كتراكم يعني كردوا دواي 15 صال. جميعنا جزء من هذه المشاكل المتراكمة طوال السنوات الماضية. بس خطري وضعك ودواما لإكا إما عند لو كمكرتيانا وغلطكاني رابردو بخين ملايكوا وبين بصراحة بين بزاني كيشكان تشين واز لو بين خطاي كيه كيشكت شيا شارة سركي شيا كدواي أم همو صالة تاك سرچاوي داهاتي عراق بهرمي كردستان وتنها نوتا. لأن المصدر الوحيد للعراق وإقليم كردستان هو فقط النفط. إما لمصالية زور استثمار من كردوا لمجال زراعة. نحن هذه السنة قدمنا استثمارات كثيرة في مجال الزراعة. هاني صناعة من داوة قش بيداني صناعة. وساندنا الصناعة وتنمية الصناعة. بيش كوفيد إما إيشمان لسر سياحة أكرد. وقبل كوفيد ومرض كورونا كنا نعمل على السياحة. بويا أمانة وات لإكا إتر شيتر صد لصد اعتماد نكيد سر نوت وكو سر شاوي داهات. وهذا يجعلك أن لا تعتمد على النفط كمصدر للدخل. تو بمشي ويكدور خيانة بمشي ودور خيانة تو أتواني ولات راس بكيتوا. بهذه النظرة المستقبلية يمكن أن تبني البلد. قابل جابجا كردنها. قابل للتطبيق. بس إرادة كي بيويستا. يحتاج إلى إرادة. وأوشي بيويستا كقيناك تيجا مجر كاميرا القاعية كيف جوربه
حزب سیاسی کان لەوێ بن توزێ ئەبێت تەقبولی هەندێک مزایدە بکەین بەڵام کە لە ژوورێکی داخراوین ئەبێ ئەو مزایدانە نەکەینە بێ بین بە فعلی بڵین خەلەلەکان 1 و 2 و 3 و 4 أنا أتفهم عندما نكون في قاعة كبيرة وهناك كاميرا أن بعض الأحزاب لربما تريد مزايدات وأن تبرز نفسها، ولكن عندما نكون في القاعة المغلقة يجب أن يكون هناك تفاهمات ونصل إلى تفاهمات. مەبەستت ئەوەیە هەندێک لە کوتلەکان ماسوولکەکانی خۆیان لە بەردەم کامێراکاندا دەردەخەن؟ دیارە بەڵێ. بەڵام کاتێک کە دەڵێیت بەو پێشنیارەوە هاتوویت بۆ ئەوەی چیتر پشت بە داهاتی نەود نەبەسترێت ئەوە ئەو شتەیە کە هاوڵاتی ئاواتی بۆ دەخوازێت چونکە ئەوە بێکاری لە کۆمەلگای عراقیدا ناهێڵێت. بەڵام ئێوە لە نێو ماڵی کوردیشدا کێشەی ناوخۆیتان هەیە. هەموو نوێنەرانی کورد ڕێگە بۆ جۆرە وتارە نادەن. هەموو پەرلەمانتارانی کوردیش لە بەغدا ئاواتی ئەوەیان نییە کە عراق یەکگرتوو بێت بۆیە دژایەتی پرۆژەکەی تۆ دەکرێت ئێوە چۆن ئەم هاوکێشەیە چارەسەر دەکەن؟ وسيحارب مشروعك. فكيف راح تحل المعادلة؟ بێگومان خلاف هەیە لەناو لایەنە سیاسیەکان لە کوردستان. هناك بكل تأكيد هناك خلافات بين الأطراف السياسية في إقليم كردستان. والتێڕوانینی جیاواز هەیە. هناك وجهات نظر مختلفة. ولای خۆشمان سیاست و مزایدە هەیە. ولدينا أيضا سياسات ومزايدات. بۆیە ئەبێت تەحملی بکەین. يجب أن نتحمل هذا الشيء. مهم استراتیجەکەیە. المهم استراتيجية. نهایەتەکەی شکلەکەی چۆنە؟ كيف تكون شكلها النهائي؟ ئێمە ئەو ڕوئایەمان هەیە ئەمە ئەزانین ئەمانەوێ بگەین بەکوێ. نحن لدينا هذه الرؤية ونعلم إلى أين نريد الوصول. ڕەنگ بە حیزبەکان ڕەئی جیاوازیان هەبێ لەوەی کە چۆن بگەین بەو ئامانجە. ربما هناك وجهات نظر مختلفة لدى الأحزاب لكيفية الوصول لتلك الأهداف. بس من پێم وایە ئەمڕۆ هەموو لایەنە سیاسیەکان زۆریان کەم کۆ دەنگن لەسەر ئەوەی کە پێویستمان بە عێراقێکی ئارام و ئاوەدانەوە هەیە. وأعتقد أن أغلب الأطراف السياسية متفقة على أن نحتاج إلى عراق مزدهر ومتحد. عراقێکە دەستور باشە من دەگەڕێمەوە بۆ دەستور بەڵام ئەمڕۆ هێزگەلێکی کوردی هەن کە بە بوونی ئێوە لە بەغدا ناڕەحەتن. هەر بۆیە هەندێک لە پەرلەمانتارانی کورد لە بەغدا دەڵێن بەڕێز قوبات بەغدای پێخۆشە. بۆچی پێت خۆش نییە؟ خۆ ئێرەش هەر وڵاتی خۆتە. لە کۆتاییدا بەغدا و سلێمانی هەریەکەن. ئەو ناڕەحەتیە و ئەو هەستەی لا دروست کردووی کە هەر ئەوان بوون ئەو بۆشاییە دروست بکەن مەبەستم لە پەرلەمانتارانی یەکگرتووی ئیسلامیە بۆ ئەوەی ڕاشکاو بم. والله من زۆرم پێخۆشە کە ئەگەر ئەمە گلەیی لایەنێک بێ لە من کە من وتومە بەغام پێخۆشە ئەگەر ئەمە گلەیی بێ من ئەو گلەیەم پێخۆشە. أنا سعيد. يعني خللي ترم نية. يتوجه لي أنني أنا سعيد ببغداد فأنا سعيد وأنا أفرح بهذا النقد إلي. أما براستي من لام سيد بو من أو هنا بيني أو تعليقا بيني أو برزة شناسم كتعليقا كي كربي كي برزة ورفاقتي شمان هيو احترامي شاقرم بس أبش هي لنا بأي سياسية أبي تحملي رخنا بقري. بەڵام ئەو لێدوانە کەسیانە ڕۆژ لە دوای ڕۆژ بۆشایی لەگەڵ شەقامی عەرەبی دروست دەکات چونکە ئەوان بناغی کێشەکان. نا بۆ من گەورەی ناکات چونکە من مەبەستێکم هەیە. أنا لدي هدف محدد. بن أموي لم بريجادك هو ببرمو أو بريجادك. أنا أريد العبور من هذا الجهة إلى تلك الجهة الأخرى. لم لا ليه مدري لولا ليه مدري ومشكلة نية. أنضرب هنا ويضربوني هنا. تعليقهم لسر النسرة ورخنا ملء أجيره. هند جار لحزبك يخو ما رخنا ملء أجيره. وحتى حزبي الذي أنتمي إليه ينتقد. مهم يبقى ما أو بريجادك. أو مهمة. شون أجيت أو بريجادك أو مهمة. نك شيء بسريتها أجيت أوبر. أرجع لأصل زيارتكم. دەگەڕێنەوە بۆ سەردانەکەدان لەگەڵ حکوومەتەکەی بەڕێز کازمی پەرلەمانی عراق گەیشتوونەتە هیچ ڕێکەوتنێک. الشعب الكردي. ئێمە خەریکی ئەگەینە ڕێککەوتنێک لە چوارچێوەی قانون کە پەسەند کراوە. نحن في إطار وصول الاتفاق في إطار القانون الذي تم المصادقة عليه. ولا برلماني زور بواضحي بيان متين إما دعمي جبهة أو قانون أكين. ونحن قلنا علنا في البرلمان أننا نحن مع تطبيق تلك القانون. ومن دوام لا برلمان كرد رقيبا بسر شون يتيجة بجي كردني أو قانونا.
وأنا طلبت من البرلمان أن يكون رقيبا على كيفية تطبيق ذلك القانون. بۆیە پێم وایە حکوومەتیش پێویستی بە ئەو ئیشارەتە بوو لە پەرلەمانەوە تاکو بەشی خۆی لە چوارچێوی ئەم قانونە جێبەجێ بکات. واعتقد ان الحكومه ايضا كان بحاجه الى ذلك الاشاره من البرلمان. بۆیە هیوادارم لەم چەند ڕۆژەی داهاتوودا پێشکەوتنی زیاتریشمان هەبێ و بگەینە ڕێکەوتنێک. نصل الى مراحل متقدمه في الايام القادمه. واتە تا ئەم ساتەوەختە نەگەیشتونەتە هیچ ڕێکەوتنێک. شتێک لە جێگەی دڵخۆش شتێک هەیە جێگەی دڵخۆشی بێت. تا ئێستا گەیشتونێتە زۆر تێگەیشتن لەسەر تەفسیراتی چون تەفسیراتی زۆر هەر قانونێک بە تاکید تەفسیراتی جیاوازی بۆ دروستە بێت. ونحن إلى هذه المرحلة وصلنا إلى مراحل متقدمة في تفسيرات القانون، وكما تعلمون أن القوانين تحتاج إلى تفسيرات عديدة. وهر كاتك بتوي شتێک جێبەجێ بکەی لە حکوومەت لەناو حکوومەتە بێگومان هەندێک ڕنگ بێ کەسی ئیداری هەبن یان کەسێکی قانونی هەبێ کە بێوێ ئەرقەلەیەک بخاتە ناو ئیشەکەیە و بڵێ ئەم ئیشە لەبەر ئەم ڕێنمایە بەم شێوەیە ناکرێ و جۆرە پرۆسێکە توزێک تعقیدەکە ئێمە شکر ئەو شتانەمان تێپەڕاندەوە و قۆناغەمان تێپەڕاندووە. وبكل تأكيد عندما تريد تطبق أي أمر في الحكومة فهناك أشخاص إداريين وقانونيين لربما سيعرقلون هذا الأمر ويوجدون حجج. نحن عبرنا هذه المرحلة. بۆیە ئێستا لە کۆتایی ئەم پرۆسەیەداین وە هیوادارین لە ماوەیەکی نزیکە بگەینە دەرەنجامێک. من ناڵێم هیچمان نەکردەوە بەس لە عینی کاتیشا ڕێککەوتنێکم نییە بەداخەوە ئەمشەو ئێعلانی بکەم بۆ خەڵکی خۆمان و بۆ جەنابتان. أنا لا أقول أننا لم نصل إلى اتفاق ولكن لا يوجد أي اتفاق أعلنها لكم رسميا هذه الليلة. پێم وابوو هەواڵێکی خۆشت لێ وەردەگرم و پێمان دەڵێت گەیشتونەتە ڕێکەوتن و هاوپەیمانیەکی نوێ. من زیاتر بەس ئەوش دەبێت ئیشەڵا ئەوش دەبێت. هەر 5 پارتە سیاسیەکەی هەرێم یاخود هەندێکیان ڕەخنەی زۆر لە ڕۆڵی بەرهەم ساڵح دەگرن بۆ ئەو ڕۆڵەی کە گێڕای سەبارەت بە پرسی کورد و بازرگانیکردن بە موچەی فەرمانبەرانی گەلی کورد لەم قۆناغە سەختەدا کە هەموو وڵاتانی جیهان پێیدا تێدەپەڕن بە تایبەت ئەمڕۆ دوای خۆپیشاندانەکانی سلێمانی. پێم وایە ئەو ڕەخنانە لە جێی خۆیان نین. أنا أعتقد هذه الانتقادات ليس صحيحة. ڕاستە ینی دکتۆر بەرهەم کووردە. صحيح أن الدكتور برهم كردي. بەڵام دکتۆر بەرهەم سەرۆکۆماری عێراقە. ولكن الدكتور برهم رئيس جمهورية العراق. وڕاستە ئەبێ لە چوارچێوەی ئەرکەکەی خۆی نەهێڵی کورد غەدری لێ بکرێت. صحيح أنه من مهامه أن لا يقبل بغدر الكرد. بەس ئەوە بێ پارێزەری دەستوری عێراق بێت. ولكن يجب أن يكون حامي الدستور. وأبي خەمی هەموو پێکاتەکانی عێراق بخوات. ويجب أن يراعي جميع مصالح العراقيين. بێگومان کە منصبێکی وا گەورەت هەبێ خەڵک چاوەڕوانی زیاتر بێت. بكل تأكيد لما يكون لك منصب كبير كهذا فإن الناس تنتظر الكثير منك. بەس منەزانم بۆ ئەم پرس و پرۆسانە لەسەر خەت بووە و بەپێی توانای خۆی و بەپێی ئەو پێگەی کە هەیەی هەوڵی داوە لایەنەکان نزیک بکاتەوە هەوڵیشی داوە بمان نزیکمان بکاتەوە لە ڕێکەوتنێک. وفي هذه المشكلة كان له دور كبير وحاول كثيرا من أجل تقارب وجهات النظر بيننا وجمعنا في خانة واحدة. بس كسيشمان بك هم كورتينين طبعا. وليس كلنا لدينا تقصير. با شێوەیەکی دیبلۆماسیانە وەڵامت دامەوە و لێتی قبول دەکەم چونکە ئەوە یەکەمین دیداری توێ لە ناو ستۆدیۆی کەناڵێکی عەرەبیدا و نامەوێت ببیتە هۆی دروستبوونی قەیرانێکی سیاسی بەڵام جەخت لەوە دەکەمەوە کە ڕۆڵی جەنابی سەرۆکۆمار دکتۆر بەرهەم ساڵح وەک زۆرێک باسییان کرد ڕۆڵێکی زۆر نەرێنی بوو هەمان شتیش بۆ زۆرێک لە قەیرانەکانی تری عێراق ئەمەش پرسێکی سیاسی نییە بەڵکو ئەمە واقعی حاڵەکەیە. بۆچی سەردانەکەی بەڕێز نێچیروان بارزانی دواخرا؟ ئایا هۆکەی ئەوە بوو نەگەیشتنە ڕێکەوتن یاخۆت چەند هۆکارێکی نەزانراوی تر هەیە؟ نازانم من هەرگیز نەمبیست بوو کە ئەو زیارەتە بە فەرمی تهدید کرابێت وەکو کاتەکەی. أنا لم أسمع أن هناك زيارة رسمية لم أسمع بوقت محدد لزيارة رئيس الإقليم. بڕیارە بێن و پێشەوەی بێن بۆ بەغدا
کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی سێ حیزبە ڕئیسیەکانی هەرێمی کوردستان کرا. وقبل مجيئهم هناك اجتماع لقيادات الأحزاب الرئيسية في إقليم كردستان. بارتي اتحاد وتغيير گۆڕان. الديمقراطي والاتحاد والتغيير. لەوێ بڕیار درا کە ئێمە وەکو حکوومەت بین لەسەر مەوزوعی قانونی تەمویلی عەجزی مالی ئەم پرۆسەیە یەکلا بکەینەوە. وهناك تم الإقرار أن نزور بغداد وأن نحاول حل مشكلة قانون الاقتراض المالي. بەڵام لە پاڵ ئەمەیە باسی ئەوەش کرا کە پێویستە پێگەی سیاسی کورد لە بەغدا و لە ناوچەکانی تری عێراق بەهێز بکەین. وهناك تم أيضا جرى التأكيد على تقوية مكانة الكرد في العراق والمناطق الأخرى. بۆیە بڕیار درا کە هاوتەریب لەگەڵ ئیشەکەی ئێمە وەکو حکوومەت وەفدێکی باڵای سیاسی بە سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی هەرێم و نوێنرایەتی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان بزوتنەوەی گۆڕان بێن بۆ بەغدا بۆ ئەوەی جەولەیەکی سیاسی دەست پێ بکەن. وأيضا تم الإقرار أنه مع مجيئنا إلى بغداد أن يأتي وفد سياسي كبير برئاسة رئيس إقليم كردستان وحركة التغيير والاتحاد الوطني الكردستاني إلى بغداد لبدء بالمباحثات السياسية. بس إيشي أوان نابي بچنا ناو جزئياتي جێبەجێکردنی ئەم قانونیان ئەو قانونە ئەمان ئەبێ بێن بۆ وەکو دعمێکی سیاسی بێ بۆ ڕؤیای هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق و باشترکردنەوەی ئەو عیلاقاتانەی کە ڕەنگ بێ ئەمڕۆ پێویستیان بە باشترکردن بێت. وهذا الوفد ليس من مهامه الدخول في تفاصيل تطبيق القانون ولكن من أجل تقوية ودعم الكرد وتقويتهم في بغداد وخلق رؤية متوازنة وجديدة. پێشبینی دەکەن بە کۆمەڵێک چارەسەرەوە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان یاخود شکست دەهێنن لە چارەسەرکردنی ئەوەی کە لە ساڵانی ڕابردوودا تێک دراوە. نا ئیشەڵا بە شکستەوە ناگەڕێنەوە. ئایا ئێوە گەشتبینن؟ من گەشتبینم سەیکە ئێمە کێشەی زۆر گەورەترمان هەیە لە قانونی قەرز. نحن لدينا مشاكل أكبر من قانون الاقتراض. ئەمە مەسەلە فەنیاتە. ئەو کێشانە چین؟ موازنەی 2021 کە ئارادایە. بودجە من بیرم بۆ لای قانونی نەوت و غاز ڕەنگ بێ بەڕێوە بێت. قانونی چۆن دابەشکردنی داهاتی عێراق مناقەشە بکرێت. ساڵی 2021 ساڵێکی قورسە بێت. کەواتە دەبێت ساڵێک یان 2 ساڵ لە بەغداد بمێنیتەوە کێشەکان بدۆزیتەوە. مشکلەمان نییە خۆشحاڵە بین. بهذه الحكومة أسألك سؤال بالدقائق. پرسیارێک لێ دەکەم ئایا دەتوانن متمانە بدەنەوە بە حکوومەتەکەی بەڕێز کازمی لە ڕێگەی ئەو واقعەوەی کە لە شێوازی بەڕێوەبردنی حکومڕانیدا بینیتان؟ ئێمە بەڕێز مستەفامان خۆشەوێ. نحن نحب السيد مصطفى. ڕفیقی کۆنی خۆمانە عیلاقەیەکی کۆنمان هەبووە لەگەڵی چ وەکو کورد وەکو لایەنی سیاسی هەندێکمان شخصی. نحن لدينا علاقات قديمة معه سواء ككرد أو الأطراف السياسية. بس إعلاني كردوه كبشتارة بلا انتخابات و بوستي رئيس وزراء بيت بو خريداته. رسميا أنه سيشارك في الانتخابات أو يريد منصب رئاسة الوزراء. أو تنيا غريمانيكا. بخويا ما أبي أو روجا باسي أما بكين أو برسالة برسمي لمان بكره. نحن نستطيع الإجابة على هذا السؤال في حين عندما نسأل رسميا عن هذه المسألة. ئەم کامێرایە ڕووی لە تۆیە و دەمەوێت لە ماوەی ئەم چەند خولەکەی کە ماومانە پامێک ئاراستەی برایانت بکەیت لە باشوور و پارێزگاکانی ناوەڕاست و هەروەها بۆ گەلی کوردیش پامێکی زۆر ڕوون و ڕاشکاو بێت پێچەوانەی ئەو قسانە بێت کە ئەمڕۆ لە ڕێگەی دام و دەستگا میدیاییەکانەوە دەکرێن لەلایەن هەندێک لە نوێنەرانی ناو پەرلەمانەوە لە دژی گەلی کورد. فەرموو. پێشێکی سپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە. بداية أشكرك على هذه الفرصة. من ئەمەوێ لە ڕێگای ئەم کەناڵە جوانەوە پەیامی خۆم بگەیەنم. أريد من خلال قناتكم الكريمة أن أرسل رسالتي کە هەرێمی کوردستان بەشێکی کارا و کاریگەری عێراقە. أن إقليم كردستان جزء فعال ومؤثر في العراق. وإما وكو كرد لنا وهرمي كردستان بجدي أمانوي عراق هميشه قشبكات. ونحن في إقليم كردستان جادون في
مسألة ازدهار العراق وحكومتك بهێز و کاریگەری هەبێت وأن تكون له حكومة قوية ومؤثرة وإما وەکو حکوومەتی هەرێم باشترین پەیوەندیمان هەبێت لەگەڵ حکوومەتی فەدرالی وأن يكون لنا كحكومة تقليم أفضل العلاقات مع الحكومة الاتحادية بفعلی مفهومی فەدرالی جێبەجێ بکەین لە ئاستی عێراق وأن يطبق مفهوم الفيدرالية فعليا في إطار العراق و دەسەڵات شۆڕ بکرێتەوە بۆ محافظاتەکان وأن تكون السلطات موزعة في المحافظات و ئێمە بە هیچ شێوەیەک پێمان خۆش نییە کە بەشەکانی تری عێراق ئاوەدان نین ونحن لسنا سعيدين أن نرى المناطق العراقية الأخرى غير مزدهرة و حەست بە ئازاری ئێوە دەکەین نحن نحس بمعاناتكم و گوێمان لە ئازارەکانتان بووە ونسمع معاناتكم و بە هیچ شێوەیەک ئێمە هۆکار نین لەوەی کە نەتوانراوە لەم حەڤە ساڵی ڕابردوو ناوچەکانی تری عێراق ئاوەدان بن و لە ئارامی و لە ئاسوودەیە بژن ونحن بأي شكل من الأشكال لسنا طرفا وسببا في أن المناطق العراقية غير مزدهرة ولا يوجد فيها الرفاهية ئێمە لەوانەیە کەم و کورتیمان هەبوو بێ لە ڕابردوو نحن لربما لدينا تقصير في السابق لەوانەیە هەندێک لە سیاسەتەکانمان خەڵکی بە شەرەفی پارچەکانی تری عێراقی عاجزیان نیگەران کردبێت ولربما أن بعض سياساتنا قد كان سببا في أن المواطنين الأعزاء في المناطق الأخرى العراقية أن يكونوا ممتعضين منها بەڵام ئێمە هەرگیز نامانەوێ ئینتیباعێک هەبێ کە نامانەوێت عێراق گەشە بکە و ئاوەدان بێت ونحن بأي شكل من الأشكال نرفض أن يكون هناك انطباع أن إقليم كردستان ضد ازدهار وتنمية العراق و ئێمە هاوکارە بین لە ڕێخستنەوەی حکومڕانی لەم وڵاتە ونحن سنكون مساندين لتنظيم وإعادة إدارة السلطة في العراق و بۆیە من گەشتبینم ئەگەر ئێمە بتوانین دوورکەوینەوە لە شعارە سیاسیەکان ئەتوانین کێشەکانی ئەم وڵاتە چارەسەر بکەین و ئاوەدانی بگەڕێنینەوە بۆ هەموو پارچەکانی عێراق وأنا متفائل إذا ابتعدنا عن المزايدات أن نستطيع أن نصل إلى اتفاقات ونعيد الإعمار والازدهار إلى العراق و خۆشحاڵیشە بم لەم ساڵی بێت بەنیازم سەردانی چەندین پارێزگاری تری عێراق بکەم تاکو لە نزیکەوە بە خزمەتتانە بگەم و لە نزیکەوە گوێم لە معاناتان بێ و لە نزیکیشەوە بتوانم پەیامی خۆمتان پێ بگەێنم وأنا سعيد جدا وفي السنة القادمة سأزور المناطق والمحافظات العراقية الأخرى لكي عن قرب أعرف معاناة أهلي وأعرف معاناتهم وماذا يعانون منه. دووبارە سپاس خۆشحاڵم بەم دەرفەتە. زۆر سپاس بەڕێز قوبات هیوادارم بەرزەوام لە ڕێگەی کەناڵ عەرەبیەکانەوە ئەم جۆرە دیدارانەتان هەبێت بۆ ئەوەی پەیام و بیری خۆتان بگەێنە شەقام و ئەو بۆشاییە دەربخەن کە بە درێژایی ساڵانی ڕابردوو تێیدا ژیاون چونکە ئێوە بەشێکی سەرەکی ئەم وڵاتن. زۆر سپاس دەکەم و سپاس دەکەم بۆ ئامادەبوون و قسەکردن بە شێوەیەکی ڕاشکاوانە و هیوادارم چەندین جاری تر بە دیدارت شاد ببینەوە. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئەو دەرفەتە و خۆشحاڵ بووم.